بەڕێز ئەنوەر حوسێن شۆڤەکاری سیاسی میوانمانە هەر لەسەر هەمان پرس گفتوگۆەکەی. کاگەنوەر لە قسەیەکی بە عەرەجیەوە دەست پێ بکەم کۆکو خۆتان گوێتان لێ بوو دەڵێت جێگری سەرۆکوەزیرانی پێشتری عێراق تەبان دەڵێت ئەم سەردانەی زەریف بۆ ئەوە بووە کە شکست بە ڕۆشتنی کازمی بێنێت بۆ سعودیە پێشەوەی بۆ ئێران. پرسیارەکە ئەمەیە کەواتە زەریف لەم کاتەدا ئامانجی سەردانەکەی چی بوو بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان بەتایبەتی؟ زۆر سپاس لە ڕاستیە ئەو قسەی بەڕێز بە عەرەجی ڕاستیەکەی وەیە کە کۆماری ئیسلامی ئێران پێشتر داوای کردبوو لە کازمی پێش سەردانەکەی بۆ ڕیاز سەردانی تاران بکە بەڵام بەمە ڕازی نەبوو بوو بۆیە دەرەنجام کە بڕیارە سبەینێ مستەفا کازمی سەردانی ڕیاز بکە و لەبەرەوە پێم وایە هاتنی زەریف بۆ ئەوە بووکە لە دانیشتنی لەگەڵ مستەفا کازمی ئەم مەسەجانە بگەێنێ هیچیان هەندێک لە میدیاکان باز لەوکەن کە نامەیەکی خامنەئی ئەگەیەنێ بە بن سەلمان بۆ دانووسان و گفتوگۆ و دوجاریش مەسەلەن کە ڕۆژی هەینی سەردانی چوارشەمە سەردانی تارانەکات دوجار کازمی و ڕۆژی هەینی سەردانی واشنتۆنەکە ئەوە پەیوەندی بەو نامەیە هەیە کە خامنەی نردوێتی بەئەز لە گفتوگۆ و دانووسان بکرێ ئەوە دیوێکێتی دیوێکی تریشی ئەوەیە بەڕێی من سەردانەکەی زەریفەیە مەسجێکدا بە کازمی کە سەردانی بۆ ڕیاز و واشنتۆن نەبێتە هۆکارێک بۆ فشارخستن سەر ئێران و نەبێتە هۆی ئەوەی کە پەیوەندیەکانی تاران و عێراق بە جۆرێک پاشەکشە بکە کە لە خازانجی سعودیە و ئەمریکا بێ و لە زەرری ئێران بێ و ئەو سەردانانەی بە جۆرێک بێ کە لە بەرژەوەندی ئابووری هەردوو لایەن بێ مەسەلەن بە تایبەتی کە لە کەیسی نەوت و گاز و کارەبا وا بڕیارەکە وڵاتانی هاریکاری کەندا و لەو بارەیەوە لە مودووە لەگەڵ عێراق مامەڵە بکەن و سعودیە بڕیاری داوەکە مەسەلەن باشە پێتان وایە ئێستا چی جۆرە پەیوەندیەک لەگەڵ ئێران بۆ هەرێمی کوردستان گرنگە لە کاتێکدا ئێستا ئەمریکاش بە هەمان شێوە پەیوەندیەکی بەهێزی لەگەڵ هەرێمی کوردستانێ خۆی لە ڕاستیەگە بکرێ هەرێمی کوردستان ئەو پەیوەندیە هاوسەنگانە ڕابگرێ هەم لەگەڵ تاران و هەم لەگەڵ عێراق و لەگەڵ ئەمریکاش بە نظری من وەکو سێلایانی ناکۆکی منتقەکە زۆر گرنگە و تا ڕادەیەکی زۆریش بێلایانی خۆی پاراستووە بەڕێی من سەرکەوتنی ئەوە لەوایە کە کۆماری ئیسلامی ئێران ڕعایەتی هەرێمی کوردستان بکە و لەو کێشە و گرفتانەی کە هەبووە چەند وەختە لەگەڵ حکوومەتی عێراقی گرفتەکانی مەسەلەن نەوت گرفتەکانی موچە و بودجە گرفتی هێزی پێشمەرگە و گرفتی خاگ و گرفتی کەرکووک هەموو ئەوانەی کە حکوومەتێک لە دوایەکانی ڕابردووی عێراق مەسەلەن چ مالیکی چ علاوی چ ئەوانە جێبەجێ نەکراون بەشێکی پەیوەندی ڕاستەخۆی بە ئێرانەوە هەبووە لەبەرەوەی بەڕاستی تاران فشاری زۆری لەسەر بەغدا کرد و حکوومەتی عێراقی و سەرۆکوەزیرانەکانی پێشوو یەک بێک کەواتە ئەتوانین بڵێن ئەم سەردانی زەریف چی ڕۆڵێکی دەبێت لە یەکنزیکردنەوەی نێوان هەولێر و بەغدا بە تایبەتی بۆ چارەسەرکردن ئەو کێشانی کە تا ئێستاش چارەسەر نەکراون لە نێوان هەردوو وڵات خۆی لە ڕاستیە کۆماری ئیسلامی ئێران لە ئێستاە ئەوەندەی کە مەسجەکان دیارە بە هاتنی کازمی خۆشحاڵ نییە بۆ دلیلی کە زۆریش لە میدیاکانی ئێران پیان وایەکە هەندێک جارەڵەن پیاوی ئەمریکایە و زۆر دۆستی ئەمریکایە و ئەو مەسجانەی کە چەند ڕۆژی ڕابردوو داوێتی کە عێراقە بێ سەر بەخۆ بێنە لە ژێر هەیمەنەی ئێرانە بێنە لە ژێر هەیمەنەی ئەمریکا بێنە لە ژێر هەیمەنەی وڵاتانی کەنداوە بێ ئەمە قسەیە زۆرتر ڕوو بە ئێرانە چونکە ئێران تاران زۆرتر هەژمونی هەیە لە عێراق تا ئەمریکا و وڵاتانی کەنداو بە تایبەتی بوونی هەشتی شابی کە کێشوگرفتی زۆر بۆ دروستەکەن بە نظری من ئەوە هۆکارەکەیە بۆیە هەرچی چۆنێکە مەسەلەن سەردانی ئەمڕۆی وا بڕیارە بەڕێز زەریفی سەعات 6 بگاتە هەولێر لەگەڵ بەڕێز جەنابی سەرۆکی هەرێم کۆ بێتەوە بە نظری من چەند خاڵ هەیە یەکیانەوەیە کە هەرێمی کوردستان بەشێکە لە قوڵای ئەمنی کۆماری ئیسلامی ئێران سنوورێکی پانوپۆر و پەیوەندێکی تاریخی و بوونی ئۆپۆزیسیۆنی هەردوولا لەم منتقەیە و ئەو پەیوەندی و هەماهەنگیانەی تاران و تورکیا سەبارەت بە کێشەکانی ئەم منتقەیە بە نظری من خاڵێکی تر پەیوەندی ئابووریەکانە کە هەندێک جار لە 4 بۆ 6 میلیارد دلار ئەم پەیوەندیانە بۆ هەرێمی و بۆ ئێران لەم حاڵەتەیە کە بارودۆخی ئابووری زۆر خراپە گەمارۆکان فشاری زۆریان لەسەر کردووە هەم هەرێمی کوردستان و هەم عێراق دەواازەیەکن بۆ مەسەلەن لانی کەم بەشێک لە چارەسەری قەیرانەکانی عێراق هەر بۆیە ویستم بڵێم زەریف لەسەر دانەکەی ئەمڕۆیە بە کازمی هەوڵیەوەدا کە ئەو گرێبەستە گازی و کارەبایی کە سعودیە لە مەودا بۆ عێراقیەکە کەواتە دەتوانین بڵێن سەردانەکەی ئەوەندەی ڕەهەندێکی بازرگانیە بۆ ئەوەندە ڕەهەندێکی سیاسیە بۆ
بەڵێ بۆ هەرێمی کوردستان و بە عێراقش لە ڕاستیە من پێم وایە ئەم دوو مۆزوعات دووشان دوو ڕوو یەک دراون مەسەلە ئابوووریەکان زۆر پەیوەندی لەسەر سیاسەتەیە و بە تایبەتی بۆ کۆماری ئیسلامی ئێران سیاست گرنگە هێستا بارودۆخی سیاسی خراپە بارودۆخی ئابووری زۆر خراپە و پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی منتەقەکە باش نییە ویستم خاڵی سێمیش ئیزافەکەمەوەیە کە پار ساڵ لە ینایری 2019 بە هەمان شێوە جەواد زەریفی سەردانی سەرۆکی حکوومەت هێرەمی کوردستان بەڕێز نەسیروان بارزانی ئەم سەردانی لەگەڵ سەردانەکەی پێش چی جیاوازیەکەیە ویستمەوە تاوکەم لە یونایری 2019 سەردانی بەڕێز نەسیروان بارزانی کرد کەی بوو هاوکات بوو لەگەڵ ڕۆژێکی پێشتر کە وەزیری خارجی ئەمریکا لە هەولێر بوو ئەم ڕۆژ سەردانەکەی هاوکاتە لەگەڵ ڕۆژێک پێشتر لەسەر سەردانی وەزیری خارجی فەڕەنسی جۆن لۆردیان کە لە هەولێر بوو بە نەزەری من گرفتەکەوەیە کە هەمیشە ئێرانەیەوێ هەرێمی کوردستان لەو سنووری هەژمونی خۆی پێڵێتەوە و مەسەلەن زۆر نەکەوێتە ژێر تەسیری فەڕەنسا ئەمریکا و بە تایبەتی کە نیگەرانە لە بوون و هەژمون و هەیمەنەی ئەمریکا لە بوونی بنکەی پاتریۆت لە هەولێر لە بوونی هێزەکانی لە هەرێمی کوردستان و لە پەیوەندی وەلەو مەسەجانەش کە دوێنێ وەزیری خارجی فەڕەنسی لەگەڵ بەڕێز نێچیروان بارزانی قسە و باسی لێ کردووە کە هەرێمی کوردستان نەبێتە تەرەف لەم کێشانە. کاک ئەنوەر پێتان وایە لە دوای کوشتنی قاسم سولەیمانی و ئێران ئەو هەژمونەی جارانی نەمابێت لە عێراق؟ بێگومان 100% دقیقەوە سەردانی ئەمڕۆی زەریفی بۆ شوێنی کوشتنی قاسم سلێمانی و مۆنیز بەشێکی ڕێک پەیوەندی بە کورتی پێم بڵێ یەکێک لە ئیشەکانی کازمیە ماوەی ئەوە بوو دڵەوکردنی میلیشیاکانی ناو عێراق بە تایبەتی ئەوانەی کە لە ئێرانەوە نزیکن ئەم سەردانەی زەریف دەتوانێت کار بکاتە سەر هەڵوێستی کازمی بەرامبەر بەو میلیشیانە بە تایبەتی ئەوانەی کە لە خۆیانەوە نزیکە؟ بێگومان بەشێکی تری سەردانەکەی زەریف وا بڕیارە لەگەڵ گروپە شیعەکان کۆبێتەوە هەم ئەو بابەتەی جەناب دێڵی باسکە و هەم ئەوەی کە دووشەممە کازمی ئەچێتە تاران مەلەفێکی لەبەر دەستا بێ کە ئای هەڵوێستی کازمی بەرامبەر گروپی شیعەکان و بە تایبەتی حەشتی شعبی و لایەنگرانی کۆماری ئیسلامی ئێران چۆنە کە گلەی و ناڕەزایەتی زۆریان لێ هەیە پێیان وایە کە فشاری خستوونە سەر مەسەلەن خاڵە سنووریەکانی لێوەرگرتوونەوە کە بە تایبەتی و خاڵە سنووریانە جگەل لە ئاڵوگۆڕی بازرگانی خاڵی تێپەڕینی کۆماری ئیسلامی ئێرانە بەو هیلالە شیعەیە کە دێتە ئەو منتقانی ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراق و تێپەڕێتە بەشێک لە تکریت و دیالەیە تێپەڕێت تا ئاپەڕێتەوە ڕۆژاوە تا ئەگاتە سنووری حیزب الله لە ئیسرائیل ئەمە زۆر گرنگە بۆی کە ئەم دەرگایانە دانەخرێ کۆماری ئیسلامی ئێران هەوڵەدا ئەوەی کە کازمی دەستی داوەتێ داخستنی ئەم سنوورانە و لە پشتی و هێزەکانی ئەمریکا هەوڵەدەن سنوور دابنێن و سنوورەکانی ڕۆژئاوا بە تاوی کۆنتترۆل بکرێت ئەو هیلالە شیعە ببچڕێت ئەمە بۆ کۆماری ئیسلامی ئێران مەترسیدارە لە هەر حاڵدا کۆماری ئیسلامی ئێران زەخت و فشاری زۆر لەسرە ئەوێ هەرچی چۆنێک بێ کەمی زۆر کەمە کاک ئەنوەر سوپاس دەکەم بەڕێز ئەنوەر حوسێن شۆڤەکاری سیاسی.